دشت خو بلا عمل خود روش کردی. اگر وقت میاد برنامه. نفس آوا. بەڵێ ئەوەی دەبینن لەلایەن ژمارە قوتابخانەی سۆرانی نێودەوڵەتی سابیس تاقیکردنەوەی زانستی گڕکانەکان بەڕێوە ئاچێت بزانین چۆن ئەم پرۆژەیان دروست کرەوە و چۆنە لە کاتیەوەی کە گڕکانەکان دروست دەبن ئەوان لێرە نمایشی دەکەن پێشکەش بە ئامادەبووان دەکرێت لێرە دیارە ماوەیەکی زۆرە قوتابیانە کاریان لەسەر ئەم بابەتە کردووە ئەمڕۆ لێرە نمایشی دەکەن. ئەنجامدانی تاقیکردنەوەی زانستی گڕکانەکان یەکێکی ترە لە بڕگەکانی فیستیڤاڵی بەهاری قوتابخانەی سۆرانی نێودەوڵەتی کە ئەمڕۆ وەک گوتم لێرە بامەدەبوونی هەم قوتابیان کەس و کار دایک و باوک خوشک و برا ئەندامانی ماڵەوە دەبینرێ لێرە خەڵکێکی زۆر بەشداریان کردووە لەم فیستیڤاڵی بەهارەی کە قوتابخانەی سۆرانی نێودەوڵەتی ڕێکی خستووە. ئەنجامدانی تاقیکردنەوەی زانستی گڕکانەکان لێرە لەلایەن یەکێک لەو قوتابیانە بەڕێوەچێت کە وە گوتم ئەمڕۆ فیستیڤاڵی بەهارەی قوتابخانەی سۆرانی نێودەوڵەتی ئەم فیستیڤاڵەی ڕێخستووە لێرە ئەوەی دەبینن یەکێک لەو قوتابیانە بە هاوبەشی لەگەڵ چەند قوتابیەکی تر تاقیکردنەوەی زانستی گڕکانەکانیان ئەنجامدا. بڕگە جیاوازەکانی ئەم فیستیڤاڵە بریتین لە ڕەشماڵ و بەشی فۆلکلۆری کۆڕی مۆزیک و گۆرانی چایخانەی کەلتوری خانەی فەرهەنگی پێشانگای زانستی ماڵی وێنەکێشان خواردنی کوردەواری ئەمانە کۆمەڵێک بڕگەن کە ئەمڕۆ لە فیستیڤاڵی بەهارەی قوتابخانەی سۆرانی نێودەوڵەتی بەڕێوەچن دیمەنی ئێستای ئەو تاقیکردنەوەیە کە تاقیکردنەوەی گڕکانەکانی پێدەگوترێت لێرە نمایش دەکرێت. گڕکان چۆن دروست دەبێت قوڵایی زەوی گەرمیەکی یەکجار زۆری هەیە کە هەندێک جار بەردی قەبارەی گەورەی دەتوێنێتەوە دەبنە لێشاوێک لە مادەیەکی خەست و چڕ کە پێی دەوترێت ماگما کە کێشی کەمتر لە بەردی ڕقی و دەوروبەر ئەم ماگمایە بەرز دەبنەوە کۆ دەبنەوە لە حەوزێک گەورە لە بەردی شلەوبوو لە ژێر ڕووی زەویدا کە ئەم حەوزە لە ژێر پەستانێکی زۆردایە لە کاتی دیاریکراوە ئەو پەستانە وردە بەردەکانی دەوروبەری درست
درزە پێدەدات لە ئەنجامی بەشێک لەم ماگمایە پاڵ دەنێرن و بەناو درز و کونەکانی دەوروبەری دێتە سەر ڕووی زەوی ئەو ماگمایە دێتە سەر ڕووی زەوی پێی دەوترێت لاڤا. دیارە ئەمڕۆ ئەم قوتابیانە ئەم تاقیکردنەوەیان کردووە لێرە